سڵاتانێ بێم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کەرتی گەشت و گوزار بە هەموو سەرچاو بەشە جیاوازەکانیەوە میشە لە زانستی ئابووریدا نەخشە ڕێگایەکی گرنگ بۆ ڕادەی پێشکەوتنی بابەتی ئابووری لە هەر گەل و نەتەوەیەکدا بەتایبەتی ئێمە دەزانین لە کابینی نوێمی حکوومەت بابەتی گەشتیاری ئیشێکی باشی لەسەر کرا ئەوەی کە من مەبەستمەوە کردووە بە عیلمان و نەنیشانێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم دۆخی کەرتی گەشت و گوزارە لە ناوچەکانی گەرمیان. ئەم کەرتە بەراورد بە ناوچەکانی دیکە لە چی ئاستێکدای ئەو پرۆژانەی کە تا ئێستا جێبەجێکراون پرۆژەکان زیاتر چین و یعنی دەتوانین بڵین هەوڵەکان ئاراستەکان بە شێوەیەکە کە ئەو ڕوویایی کە لە ماوەی ڕابردووە بۆ بابەتی گەشت و گوزار ببرێتە ئاستێکی پێشکەوتوتر بە حتمەن دەگەڵ هەموو ئەمانە کۆمەڵێک بابەتی دیکەی تابەت بەو پێشەنگایی کە لە پێشەنگای بازاری عەربی لە ماوەی هەفتەی ڕابردوو شاندێکی باڵای دەستەی وەبرێنان و بەڕێوەبرە گشتەکانی گەشت و گوزار بەشداریان تێدا کرد کە ئامانج لە بەشداریان پێشانگایە چی بوو توانیان چی قازانج و سوودێکی هەبێ بۆ لایانی گەشتیاری و ژیاری ئێمە هەموو ئەمانە دەکەمە تەوەر و گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم بەڕێز کاکێرش فەیزوڵڵا بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری گەرمیان کاگێرش سپاس بۆم دەرفەتە بەخێر بیت. سپاس جەناب. ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم کەرتی گەشت و گوزار لە ناوچەکانی گەرمیان من و تۆ ساڵی ڕابردوو بەرنامەیەکمان کرد کۆمەڵێک پرۆژەی باشت باس کرد کە بە جێبەجێکردنی پرۆژانە ئاستی گەشتیاری دەچێتە خۆناغێکی پێشکەوتوو لەو ناوچەیە پرۆژەکان و خۆی جێبەجێکران یان بڵێ ئێستا دۆخەکە لەوێ چۆنە؟ بەڵێ زۆر سپاس. ئێمە پار بزەبت ئەم کاتانە بوو هەر لە مستودیۆیە باسمان لە هەندێک پرۆژە کرد لە گەرمیانە لە بواری گەشت و گوزار ئەوانەیە و ئەوەشمان وتمان هەندێکی بۆ ساڵی 2024 ڕەنگە خۆی دەرخات و ڕنگدانەوەی هەبێت لەسەر ئەرزی واقع دەست پێ بکات وانە سە خۆشببختانە نمونەی ئەو پرۆژانە زۆنەکانی سەرچەمی سیروانە کە خۆی ئەگرێتەوە لە 6 زۆن پارکە ئەم قسانەمان کرد لە ڕێکاری ئیداری و کارگەڕیا بوو ئەم ساڵ خۆشببختانە بە فعلی بە عملی 3 زۆنی کەوتۆتە ئیشی تیاکرێت ئەم زۆنانە خۆی ئەگرێتەوە لە پرۆژەیەکی تێکەڵ میکس کە بریتە لە گەشت و گوزار و بازرگانی و نیشتە جێبوون بەشێکی سەرەکی ئەم پرۆژانە گەشت و گوزارە لەمانە خۆی ئەگرێتەوە لە کۆمەڵێک شوێنی ئیشتی جوان و عالەمی جیهانی ئەوەی کە لە عالە وڵاتانی دەرەوە هەیە بە سوودوەرگردن لە ڕووباری سیروان و دروستکردنی پۆنت کۆرنیش جدارێکی دیوارێکی ڕاگر و یاری ئاوی جۆرەها ریستۆرانت و کۆفی شۆپ و خواردنی خێرا و مەطعەم و شوێنی دانیشتنی خێزان و سەوزایی و شوێنی وەرزشکردن و شوێنی پیادەڕەوی هەموو ئەمانە لە خۆی ئەگرێت ئەمە بۆ خۆی پێشکەوتنێکی باشە لە بواری ئەو بواری گەشت و گوزار کە ئەمە بەدەر لەوەش کە ئێمە کۆمەڵێک پرۆژەی ترمان هەبوو بە هەمان شێوە پار ئەم کاتانە باسمان لێ کردمان ئومێ دەکەین و بەپێی ئەو پلانی ئێمە بۆمان داناوە دەبێت سەرەتای 2024 هەندێکی بچێتە بواری جێبەجێکردنەوە فعلەن ڕۆشتووە ئێمە فەرەوانێکی باشمان کردووە لە ژاڵەناوە ئێستا ژاڵەناوی پار نییە ئەتوانم بڵێ 6 ئەوەنە و 10 ئەوەندەش لە ساڵی پار زیاتر بووە فەرەوانتر بووە و شتی تازەشی تێ بۆ هاتووە مەسەرەن ڕەنگە پار کابینەی مانەوەی تیانە نەبوو بێ ئێستا بەدەیان کابینەی مانەوەی تایە هەیە هەندێکی زۆر ئەوەندە جوان کردوێتی چکم بە ئەشرافیان دەسەوە ئەندازیاری بەڕێوەبەتی ماکرێت عشوایی نییە مەسبەحی داخلی تایە شوێنی حەوانەوەی خێزانەکان شوێنێکی مرەتە بوو جوانە سوودێکی 100% وەرگیراوە لە ڕووباری سیروان لەو مەجاالەیە ئەمڕۆ پرۆژەیەکمان لە ناوچەی بەرلووت کە بریتە لە پرۆژەیەکی بڵێن کۆمەلگەیەکی گەشتیاری شێوەی ئەکوات پارک و ئۆتێل و یاری شوێنی عنی یاری بۆ خێزان و مناڵان و شوێنی مەطعەمی باشی تایە کابینەی ماوەنەوەی تایە بۆ شەوان مەطعەمی گەورەی تایە ئوتێلێکی باشی تایە کۆمەلگەیەکی گەشتیاریە هەموو ڕێکارەکانی لەو گرفتانەی کە لە ماوەی ڕابردوو زۆر باز دەکرا بابەتی مانەوەی گەشتیار بوو یعنی هۆتێل و مۆتێلێکی وای تێدا نەبوو ناوچەکانی گەرمیان ینی کەشان بمێنێتەوە ینی ئێستا گەشتیار هەست بە دڵنیایی و ئەمان دەکات بۆ نمونە تەواوی پێداویستەکانی دابینێ لەو ناوچەیە ئەگەر گەشتی بۆ دەکات دەستنووری ناوچەی گەرمیان نا شوێنی مانەوە هەبوو لە گەرمیانە بەڵام بە ئاسی پێویست و تموحی ئێمە و خەڵکیشانە بوو مەسەرەن لەندەن ئایمانەیە چوارە سێریە ڕەنگە لە مواسەفاری چوارە سێریانە بێ بەڵام بۆ ئەوەی کە
تۆ میوانێکی غەریب کۆنفرانسیە کۆنگرەیەکی نێودەوڵەتی ئەکرێت کۆبنەوەیەک ئەکرێت خەڵکێک دێت لە دەرەوە بمێنێتەوە زایری ئێران دێت مەسەرەن دێت ئەوە لێ شوێنێکی خراپ نییە مۆتێل قەڵامان هەیە کۆمەڵی ئوتێلی ترمان هەیە لە خوار چوارە سێرەوەوانەوە بەڵام بەجێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە لە هەفتەی ئایندەیە بە عملی دەچێتە واقعی عنیشکردن تیا و ئەوە ماوەی ساڵێک بۆ 2 ساڵی ئەوێت کە خۆی دەرخاو پرۆژەیە لەسەر ئەرزی واقع بەو کۆتایی ئەو پرۆژانە ئەو کێشەیە بە تەواوی چارەسەرە بێت ئەنی شوێ ئەبێتەوە کە شوێنێکە بڵێ گەشتیار سەرنجی گەشتیار ڕاکێشێت بەسەریا تێنە پڕێ بڕاتە گەرش لەگەڵ ئەم هەموو ئیش و پرۆژە باشەی کە لە ڕووی گەشتاریوە لەو ناوچەیە کراوە ینی کەمتر بابەتی گەشتاری بە مەنتیقەکەەوە دیارە هۆکارەکە ئەوەیە کە ناوچەکە بەرفراوانە یان ئەوەیە هێشتا چۆن ئەڵی جەدوای اقتصادی و ئاوری و ژینگەی ئەم پرۆژانێشتا وەکو خۆی دەرنەکەوتووە کامیانە ئەزانی مۆزۆی گەرمیان ڕەنگە تایبەتمەندیەکی خۆی هەبێ جیاواز بێت لە سلێمانی و هەولی تایبەتمەندیە گەرمیان ئێستا بەرەو فرەوان بوونە ڕوە باشە بۆ ئەوە ئەڕوا کە بێتە شارێکی گەورە عنی شان بەشانی سلێمانی و هەولێر و شوێنەکان تر تەوەسوعەکە فرەوانە بێت بۆی ئەم تەوەسوعام یعنی پێویداویستیەکی زۆری هەیە لە زۆربەی سێکتەرەکانی ئەوەیە لە زمنیانە گەشت و گوزارە هێنی تۆ مەسەرەن ئینفجارێکی سوکانی تیا دروست بووە لە ڕووی وەبەرهێنان و ئستثمار و لە 27,000 یەکەی نیشتە جێبوونی سە لە ئیشایە لەوێ یعنی ئەمە هاوتا نییە لەگەڵ مەسەرەن سێکتەرەکانی ترە کاتی ئەوێ ڕۆژی ئەوێ زەمەنی ئەوێ وە لە بەرەوەی گەشت و گوزارش سەرەتایەتی لە گەرمیانە تۆ کە بتەوێ شارێک تەوەسعی سەریع بکات هەموو سێکتەرەکان بە یەکەوە کاگەرش ئەو بۆچوونە دقیقە کە دەوترێت و بەرهێنەرانی گەرمیان زیاتر ڕویان لە بابەتی پرۆژەی نیشتە جێبوونە کەمتر توخنی پرۆژە گەشتیارەکان دەکەون بۆ ئێستاشم بابەتەوە یاخود توانیتوانە جۆرەکان جێگایەک وایە بیگۆڕن ڕوویاکە ئەمە هەموو جێگایەکەوە هەیە مستەسمر پارێکی خۆی دێت پارێکی خەیاڵی خۆی لە شوێنێکا سەرفەکە بە حەست و خواستی ئەو بێت حەزەکە ڕبحێکی سەریعی دەستکەوێت لە کاتێکی کەماویە سەرێشوانە بەڵام ئەمە بە پێی یاسایەوە بەرهێنان کۆمەڵێک ڕێنمایی هەیە یعنی ئەو ناتوانێت لە دەرەوەی ئەو ڕێنمایانە ئیش بکات کە پرۆژەیەک دێت بۆری ئەگرێ بە میکس ئەبێ هەموو ئەوانی تایە هەموو فەقەراتانی تایە بەشە بازرگانێکی جێبەجێبووە کە بۆیە بنێتەوە لە هوتێل لە مۆڵ لە بازار لە دوکان لە مەسەرەن خۆی کێشەکەمێ پلانەکە و خۆی جێبەجێ کراوە بڵێ تا ئێستا ئێمە توانیمانە ینی ناڵێن 100% باشە خۆ ناشێڵێن یعنی بە پێ ئەوەی کە ئەو گریە بەستەی کە لەگەڵ حکوومەتە کردوێتی کە ئێمە بەشێکین لە حکوومەتەوەی پەیوەندی بە گەشت و گوزار بێت لە وەبەرهێنەرەکە قبول ناکەین ئەو تەنایش لە بەشە هۆبەر سسمارەکە بکە و خانۆکە بکە و ئەوانی تر ئێمال بکانە ئێمە لەجنەیەکمانەیە ئەندازیاری ڕۆژانە متابعی ئیشەکانەکە فەرمانی کاریگەڕیان هەیە هەموو نوێنەری هەموو دایرە و لایەنە معنیەکانی تایە بە ئێمەشەوە ئەگەر کەم و کوڕیەکە بێ لە شوێنێکە ئێمە دێنە سەرخات و قسەی لەگەڵاکەین و ڕێکاری خۆمان هەیە بەرامبەریان دەوتێت بۆ نمونە پرۆژە وەرگیراوە بۆ بابەتی گەشت و گوزار بەڵام دواتر سیفەتی پرۆژەکە گۆڕاوە بۆ نیشتە جێبوون لەمای ڕابردوو ئەمە کراوە لە گەرمیان لە شتیوانە بووە نەکراوە هەموو ئەوانەی کە باشە ئەوانەی کە باسیەکەی پرۆژە گەورەکان کە سێکتەری گەشت و گوزاری تایە ئەو شەش دوانەی سەر سیروانە لە هەر شەش دوانەکەیە ئێمە پرۆژەمان هەیە و بە هەمان ئەوانەی کە چۆن لە 1 و 2 سیا کراوە لە 4 و 5 6 شاکرێت و ناشکرێ و ڕێگەش نادەین و مستەسمر ئەو بەشەی گەشتیاری فەرامۆش بکات و دوای بخات قبولی ناکەین لە بەرەوێتەوە ئیشەکەی لای ئێمە ئەتوانین هیچ نەبێ ڕایگرین ڕایگرین بۆی خۆی بەو مەرجە ئەو ئەرزەی وەرگرتووە کە لە شان بەشانی نیشتە جێبوونەکە بازرگانێکە و گەشتیارێکەشی تیایش بکە ڕۆتینی دام و دەستگاکانی ئیداری ناوچەکە بۆی کە پرۆژێکی گەشتیاری کاتێک کە حتمما بدەیەکی زەمەنی پێویستە بۆی بکرێتە سەرپێی خۆی بۆ ئەوی جێبەجێ بکرێت هاوکارن ئەوان ینی وەکو تیمێک کار دەکەن یان ئەمە بۆ خۆی کێشەی ئەوەی تێدایە کە بۆ نمونە بۆ بەرهێنەرێک کاتێک دەیەوێت پرۆژێکی گەشتیاری ناوچەیەکی گەرمیاندا جێبەجێ بکە ئەوەندە دەیهێن و دەیبەن وازە پرۆژەکەی بهێنێت ینی ئەمە چاک کراوە ئەمە چۆن ئەم بابەتە من نتوانم بڵێم ینی لە بری هەواڵەکانشم لە حکوومەتی خۆجایی گەرمیان زۆر ئەو حاڵەتانە زۆر کەمە ڕۆتین زۆر کەم بووە من بۆ خۆم مەسەرەن بۆ نمونە باسی خۆمەکەم ڕێبرایەتی گشتی گەشت و گوزار بڕوا بکە
ئەوانەی کە هاتوون لا ئێمە داوای پرۆژەی گەشتیاریان کردو لە پرۆژەیەکی بچووکەوە تا پرۆژەیەکی گەورە مانگانە لە ڕێگەی ئەندازیاریەوە کۆکرێنەوە تەلەفۆنیان بۆکرێت دانشم لەگەڵیانە تۆ گەشتی تەکوێت تۆ گەشت دەکوێت لەکوێ وەستاوە ئیشەکەت من بۆ خۆم بە شخصی و لە ڕێگەی یاسا و بەڕێوەبەرایەتی یاسا و ئەندازیاریوە و بەشێکشی خۆم شخصی تەلەخوریتیاکەم شتێکی ئاوها نەبووە بێتە مۆزۆعێک لە گەرمیانە ئەو ڕۆتینە بەوە بێت کە پرۆژەیەک تاخیر بکرێت بەڵام ڕۆتینمانەیە لە وەزارەتەکانە هەمانە باش لەو سۆنگەوە هاتکەوتت پرۆژە گەشتیارەکان کەمتر ئیحتیمام و گرنگی پێدەدرێت وەکو پرۆژێکی نیشتەجێبوون خۆ دەبێ هۆکارێکە بێ بۆ ئەمە لە من لە ڕوانگەی مستەسمرەکەەوە کاڵێم خۆزانی ئمە لە ساڵ 2014ەوە کە ئەم قەیرانە دروست بووە ینی زیاتر تەوەجۆی سە دەرگا بۆ ئستثمار وڵاکراوە بەڵام ئستثمارێکی مەرجدار بە مەرجی حکوومەت نمونەیە و سێکترانش کە باسم کرد بۆ جەنابر بۆ بینەران ئەوەیە یعنی مەرجدارە بە مەرجی حکوومەت ئەمە کە پرۆژەیەک دێت ئێمە مەرجمانەیە چی تیاکرێت بۆ گەشت و گوزار لەوێ ئەمانی تیاکرێت تا چەند پێویستە لێریا بکرێت خەڵک سوودی لێوەربگرێ گەشتیار لە دەرەوە بێت سوودی لێوەربگرێوانە بەعکسەوە سێمە لە زمنی 400 دۆنمی زۆنی شەشە 75 دۆنمی بە مەرجێک ڕادەستی زەویەکەمان کردووە بۆ مستەسمرەکەس 75 دۆنمی ئەبێ 100 گەشتیاری بێت بەدەر لەو تێکەڵەکە کە بەشێکی ئەبێت ملزەمە بیکاتە گەشتیاری و بازرگانی و نیشتەجێبوون ئەو 75 دۆنمە کۆمەڵێک شتمان پرۆژەمان پێداوتمان ئێمە ئەمانەمانەوە بۆمان بکەیت ئەگەر گەشت و گوزاری گەرمیان لە هەر پرۆژەیە کە لە گەرمیاندا دەکرێت لایەنێکی بڕیاردەری پرۆژەکەیە لە هەمویانە لەو شوێنانەی کە گەشتیاریە و شوێنانی کە لەسەر سیروانە منتەقەیەکی گەشتیاری حتمما مەسەلەن ئێمە لە زۆنی دووە 140 دۆنم زەویمانەیە دەستبەرداری نەبووینە موافقەمانە داوە هەتا بە شروعی ئێمە ئەوەی کە ویستمانە بمان بکات لێ مەسەسمرەکە گینا 140 دۆنمی نادێنی هاوا بڕوە لێتانەوە دیارە بۆ نمونە لە ماوەی دەست بەکاربوونی بەڕێستان وەکو بەڕێوەبەری گەشت و گوزاری گەرمیان چەند پرۆژە بە تێکڕا جێبەجێکراوە لەو منتیقەیە بەڵێ لێمان پرۆژەکان زیاتری چین پرۆژەکانمان زیاتر هەندێکی بەداخەوەی باسی تۆزی ڕۆتینی سەرەوەی وەزارەتوانەمان کرد هەیە ئەوش حتمما پەیوەستە بە کۆمەڵ ئێمە تۆ لە بیرت نەچێ ئەو سنوورەی ئێمە سوودمان لە ڕووباری سیروان وەرگرتووە ڕووباری سیروان یاسایەکی کۆنەیە ئەڵێ منتەسەفی سیروان ئێمە لە بینی دوو ئیدارەیان ئیدارەی کوردستان حکوومەت یاریمی کوردستان و ناوەڕاستی سیروان بۆ دیوە ئیدارەی دیالە و خانەقینە ئەو زەویانەکەونە ئەو دیوی سیروانەوە وەسەوە تەوەجه لەوەیە کە ئێمە کەلار بینە ئەو سیروانەوە ئەم کێشانە هەیە ئەمانە هەیە بەڵام لە سەردەم بڵێ پرۆژە ئەنجام درراوە و پرۆژە کۆنەکانیشتەوە سعیتیاکراوە هەر بە داهاتەکەیە منە داهاتەکەم دوو ئەوەندە زیادی کردووە لە داهاتی پارمان لەگەڵ پێرارە دوو ئەوەندە زیادی کردووە بۆ نمونە لە چەندەوە بوو بە چەند مەسەن بۆ نمونە لە 80 ملیۆنەوە بۆتە 150 ملیۆن 145 ملیۆن 146 ملیۆن ینی ئەمە بۆ خۆی مانایەوەی ینی مە ڕۆژانە مۆڵەتە دەینە پرۆژەی گەشتیاری ناو بازاڕێت ئەگەر ڕیستۆرانتێک بێت ئەگەر خاوەخانەیەک بێت ئەگەر مەسەرەن پرۆژێکی گەشتیاری بێت شوێنێکی حەوانەوە بێکەوەی کە ڕێنمایی گەشت و گوزاری گرێتەوە پلان و پرۆژەکانی گەرمیان هەتا کوێ بەردەوام دەبێت تێنەگەیشتم پلانی پرۆژەکانی گەشتیاری لە گەرمیان تا کوێ بەردەوام دەبێت پلانی ئێمە پلانێکی کراوەیە پلانی کورتمەودامان هەیە پلانی درێژخایانیشمان ڕوونا پلان بەردەوامە ینی ناوەسێ ئێمە توموحمان تەناوە نییە لەوە یاکەی سایە لە گەرمیان من ئێستا نامەوێ هەندێک شت باس بکەموانە بۆی نەبێتە خەیاڵیان بێتە مۆزۆیەک لەسەر شاشی تەلەڤیزیۆن باس بکرێت ڕابکە ئەوان ئەو پرۆژانەی کە ئێستا هەن بەوانش کە لە ڕێکاری ئیداریان ئەگەر ئارقەلە و کێشیان بۆ دروست نەبێ و بۆ بینەی خۆیان نەسەقەی خۆیان بڕۆن 3 ساڵی تر شارێک دروستە بێ لەسەر ڕووباری سیروان نمونەی شارەکانی ئەوروپا بێ 100 سوود لە ئاوی سیروان وەرگیراوە ئەو ئاوەش بە باریکی ناڕوە بە پانی 400 متر ئەم دیوە ئەو ڕووبار دیواری بووەکرێت دوای پۆنتی بووەکرێ و ئاوە بەرزەکرێتەوە سوود لە ئاوەکە وەرەگرێ ینی یاری ئاوی تیاکرێت و ڕیسۆرانتە ناو ئاوەکە یاکرێت هەموو شتێکی تیاکرێ ینی بۆ ئەوەی هاوڵاتی دیمەنی جوانی ئەم ناوچەیە ببینێ حتمما ژێرخانی گەشت و گوزاری ڕێگاوبان لایەنێکی پێکەنەری گرنگە لە تەواوی جیهاندا کاتێک دەچی بە ناوچەکانی گەرمیان هاوڵاتی ڕێک بیری ئەوەی دەکەوێتەوە کە باشێوەیەکی ئەمان و سەلامەت بگاتە ناوچەیەکی گەرمیان ئایا بۆ گەشتیاری بەیان بۆ کارێکی دیکە دەچێتەوە سنوورە چیتان کردو بۆ ئەمە کاگێرش یعنی پێدوانیە بە تاوانەبوونی ڕێگای
نێوان کەلار سلێمانی پرۆژەکانی ئێوەش پرۆژەیەکی نیوە ناچڵ و ناتەواون؟ زۆر ڕاستە ئەمە مۆزۆی ڕێگاوبان زەرێکی زۆری گەیاندووە باشە نەک تەنها بە گەشت و گوزار زۆر شت حتمان وەکو نمونەیە شریانی ژیانە هەنی تۆ ڕێگاوبان ضرورە بتەوێ بوو هەر مۆزۆیەک هەر بابەتێک تەنها بوو ئەوە نییە بەڵام باشە لەخوا بە زیاد بیست ئێمە بۆردێکی حکوومەتمان هەیە ینی لەوێ لە گەرمیانە ماگانەدا نشین کۆ بینەوە و ڕەبتین بە نووسنگەی جەنابی جێگەری سەرۆکی وەزیرەوە بۆ وەزیرەکە بە ڕێزەکانەوە بە مدیرە عامەکانی تر لەگەڵمانە ئەوەن هەنگاوی باش نراوە بۆ ڕێگەیەکەتەوە بکرێت لە ئاخر سەردانیژی کاقوبات جەنابی کاقوبات کاتە گەرمیان بابەتی سەرەکی ئەو ڕێگەیە بوو پێم وایە چارەسەریش کراوە تا کۆتایی ساڵە بێ ئەگەر هەر شتەوە نەبێ سەروی سەتانەوەتی تەواو بێت لە هەندێک شوێن نەبێت نەگینا ئێستا بە نەسەقێکی باشە ڕواایشی باشی تیاکرێت ومێ دەکەین تەواو بێ ئەو شتەواوە بێت بە تەواوکردنی ئەوە هەنگاوێکی باش ئەبڕین لە هەموو بوارەکانە نەک تەنها لە بواری گەشت و گوزارە ڕێگەوبان زۆر ئەساسە باشە بەدەر لەم تاواکردنی ئەم ڕێگایە بۆ ئەوی پرۆژەکانی ئەوە پرۆژێکی تەواو و کامل بن چیترتان پێویستە؟ پێویستمان بە ئەوە هەیە کە ینی حکوومەتی هەرێمی کوردستان بە جددی بیت لە گەشت و گوزار بکاتەوە باشە وەکو وڵاتایمانە و تومانە و باسمان کردو داواشمان کردووە و حکوومەتیش هاوکارە لە سەر ئاسی سەرۆکایەتی حکوومەتە لە سەر ئاسی وەزارەتەکانە وڵات هەیە ناوبانگێکی زۆر گەورەی هەیە و نەوتیشی نییە کشت و کاڵیشی نییە ئەتیمادی کولی لەسەر گەشت و گوزارە بە ئیتالیا بە نمونەوەرگرە تورکیا بە نمونەوەرگە باشە وڵاتەکانی خەلیج ئەمانە ینی پشتیان بەستووە بە هەندێک لە وڵاتەکانی خەلیج هەمویانە بە گەشت و گوزارێکەوەی سعودیە گەشت و گوزارێکی ئاینیە ینی داهاتێکی خەیاڵی هەیە لە ئیمارات و ئەو ناوانە قەتەر کاسی عالەمە کاتەوە ئەمە هەمووی هینە هەنی پێشکەوتنە لە بواری لە هەموو بوارەکان لە زمیانەکە گەشت و گوزارە پێویستمان بەوەی حکوومەت بچێتە ئەولویات و ئەتیماماتی حکوومەتەوە ساڵانە لە میزانیی حکوومەت بودجەیەکی باشی بۆ تەرخان بکرێت بۆ نمونە ئێمە 2 ساڵە پلانێکی هێش ساڵیمان داوەتە ئەنجومەنی وەزیران و سەرورە مەسە پێویستە ئەوە بچێتە وەقایعی کوردستانەوە ببێتە یاسا بۆ ئێمە ئیشی لەسەر بکەین زۆر لە شوردەکاری تایە لە هەموو سێکتەرەکانی گەشت و گوزاری تایە هەر لە ناساندنی و مارکێتکردنی گەشت و گوزار کە بەداخەوە ئێمە شوێنەواری زۆر جوانمان هەیە هاوینە هەواری زۆر جوانمان هەیە بەڵام نەمانتوانیوە لە نیتاقی لۆکاڵی دەریکەین ریکلامی باشی بۆ بکەین بە بازاری باشی بۆ بدۆزێن لە دەرەوەی باشە شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بۆ بەڕێبەرایەتەکانی گەشت و گوزار ئێوە لەو چەق بەستوی ڕزگار دەکات بۆ ئەوەی هەر چاڕی دەست و دەمی حکوومەت دەبن ئەگەر بۆ نمونە ئێوە پلان و پرۆژێکی باشی گەشتاریتان هەبێت بڕوا ناکەم حکوومەت پێشوازی لێ نەکات حکوومەت پێشوازی لێکە و هاوکاریش حکوومەت کێ خۆمان ئێمەش حکوومەتی ئێمە کێشەمان لە دەسەڵاتانیە کاکرد باش کێشەمان لە میزانیە لە پارەیە یعنی تۆ هەرواز بێنە لەوەی کە تۆ ئۆتێلێک دروست بکەی ڕیستۆرانتێک دروست بکەی حەدیقەیەک دروستکەوەی دروست بکەی من پێویستم بەوەیە کە کۆمەڵێک یوتیوبەری جیهانی و عەرەبی بێنمە ئێرە کوردستانی پێ بناسیێنم بە خەلیج بە عەرب بە ئەوروپا بە تورکیا بە شوێنەکانی تر ئەو گەشتیارانەی کە ئێمە لێرەوە ئەڕۆن بۆ وڵاتەکانی تر بۆ دووبەی پارە سەرفەکەن ئەڕۆن بۆ ئەوروپا پارە سەرفەکەن ڕۆن بۆ تورکیا ڕۆن بۆ ئێران ساڵانە چەند ڕاوبێنن ئێمە دەبێت ئیش لەسەر ئەوە بکەین ئەو خەڵکە لەو شوێنانەوە بێرین بۆ ئێرە بڕاتە بێ ئەو شوێنانەی ئێمە هەمانە بەو کەمی خزمەت گوزاریە هیچی لەوانەی ئێران کەمتر نییە هیچی لەوانەی ناڵێم تورکیا خۆناغی زۆری بڕیوە لەو بابەتەیە بەڵام خۆ ئێمە شوێن خۆشمان هەیە شوێنمان هەیە لە پێشانگاکەی دووبەی کە لە هەفتەی ڕابردوو بەژاریتان کرد ITM ئەگەر هەڵە نەبم ئەم قەناعەتتان لای و بەرێنەرانی بیانی دروست کرد کە بێنە ناوچەیە بەڵێ هەوڵێکی زۆر باشماندا ستاندێکمان هەبوو ئەو ستاندەی ئێمە بەبێ مبالەغا ئەوە راپۆرتی ڕۆژانەکانمانەکە لە سایتەکانی سایتی بەڕێوەبراتی گشتەکانی خۆمان هەر هەشت بڕێوەبراتی گشتەکە لەگەڵ دەستەیە و پێم وایە هەندێک لە کەناڵە فەزایەکانیش تەختیکردنوە بە ئامادەبوونی کاک محەممەد شکری سەرۆکی دەستەوە بەرهێنان ئامادەبوونی 2 ڕۆژ قونسوڵی عێراق
کە کوردە خەڵکی کوردستانە 2 ڕۆژ لەگەڵمانە ئامادە بووە سەرکردایەتی حزبەکان کاک فەیسەڵ کەریمخانی زەن سەردانی کردوین شایەتی ئەوانی بۆ داوین و ئەو خەڵکە عەرەبەش کاتێمە لە ئاسەر ئاستی هەیئەی عامەی سیاحی وڵاتەکانە بەڕەسمی دانیشتوین بانگێش کراوین کە بڕۆینە پەیوەستاندەکەیان ئەوان هاتنە لە ئێمە فوجەیرە لە ئیمارات کە زۆر هەوڵیەدا ئێمە بەس بڕۆین سێرێکی مەتارەکەیان بکەین بۆی خەتێکی تەیرانیان بۆ بکەینەوە لە کوردستانەوە بۆ ئەوێ مثلەن هەیئەی عامەی سیاحی ئوردون بەڕەسمی لەگەڵمانە دانیشت مەکەی مکەڕەمە بەڕەسمی لەگەڵمانە دانیشتووە ئیمارات خۆی دوو جار داوەتی کردوون لەسەر ئاستی وەزارەتی گەشت و شارەوانی و گەشت و گوزاری ئیمارات و لەسەر ئاسی بەڕێوەبەری گشتی هەیئەی سیاحیان لەوێ و لەگەڵ کاک محەممەد شوکریش زۆر ئەمانە ڕۆشتین ئەوەشمانە بووە یاداشتی لێک تێگەیشتنیشمان ئیمزا کردووە هەندێکشی لە تا مانگی هێشت ئەچێتە بۆچوونی ئەوان بە دیاریکراوی چی بوو لەسەر کردی گەشت و گوزاری هەرێم بۆچوونێکیان هەبوو هەندێکیان سەردانی کوردستانیان کردبوو باسییان بۆ ئەوەکانی تر کردبوو بەڵام ئەوان بە ئێمەیانەوەت یان پێویستە بەوەیە کە ئێوە بازارێکی مارکتنێکی باشی بۆ بکەین بۆی شارەزابی ئێمە گروپی دەیان کۆمپانیای گروپی گەشتیاریمان بینیوە کە خەڵک بۆ ئەوروپا بنوێنەوە وادیان داوە کە بێنە کوردستان ئێمە لە 2 ئەمساڵ لە 2 ئۆکتۆبەر مانگی پێشانگایەکی گەورەی نێودەوڵەتی گەشتیارەکەینەوە لە هەولێر هەموو ئەمانە داوت کراون بۆیە کە داوت کران و قەرارمانداوە کە ڕێبەری گەشتیاریان بۆ دابنین و بیان بێت بۆ شوێنەکان هاوینە هەوەرەکانی دهۆک هەولێر سلێمانی هەڵەبجە گەرمیان پیان ئاشنا بکەین شواتە چاوەڕێ ئەوە بین کە گەشتی پێچەوانە دەست پێ بکات لە ڕووی گەشت و گوزاریەوە لەبرێ هاوڵاتیەکی ئێرە بچێتە ناوچەیەکی و دوبەی و ئیمارات هاوڵاتیەکانی ئەوان بێن لێرە گەشت بکەن ئەمە ڕوو دەدات ئینشاءڵڵا بە ئومێدین ئێمە هەندی گەشت و گوزار هەندێکی خوای گەورە بەخشوێتی بە وڵاتێک بە شوێنێک ئێمە ئەوەمان هەیە خوای گەورە پێی بەخشیوین ئێمە تموحی ئەوەمان هەیە من بۆ خۆم ئەوە بە بازەڕوت دەزانم تاوەکو دروستکردنی پرۆژەی گەشتیاری احتیمام بدەینە ئەو شوێنە سروشتیانە کە 4 وەرزیتایە هەمر وەرزەیەک و چێژێکی خۆی و جوانێکی خۆی هەیە خەڵک بێنین بەوانە ئاشنایانکەین دواتر ئیش بکەین لەسەرەوەی کە لەم هاوینە هەوارانە چۆن پلانێکی تۆکمەمان هەبێ لەگەڵ مەستەسمر لەگەڵ حکوومەتە لای من بە بازارکردنەکە ئەو لەوێتی هەیە تاوەکومە بڕۆین پەنابەرین بۆی کە لە شوێنێکە ڕۆستۆرانتێکیان بۆ نمونە چاڤیلاندێک دروست بکەین یان ئەوەیەک دروست بکەین ئەکوا پارکێک دروست بکەین بیناسیێنین ئێمە ئەبێت گەشت و گوزار لە نێتاقی مەحەلی دەرکەین ببینە نێتاقێکی عەرەبی ئیقلیمی عالەمیەوە وفعلا هەنگاوی باش نراوە ئێستا حالیان 2 وەفدی ئەسپانیا لە هەڵەبجەیە و ئیتالی هاتوون ئێمە کۆنتاکمان کردووە لەگەڵ کۆمپانیا عێراقیەکانە کە ئەوان لە ڕێگەی ئەوانەوە مەسەرەن ئەوە هاتووە ئەمە بکەینە سەرەتایەک بنەمایەک لەسەرەمە بکەین پلانی ئێمە و دەستە ئەمەیە کە بتوانین گەشت و گوزار و شوێنە گەشتیاری و کەلتوریەکانی هەرێمی کوردستان بناسیێنینە دەرەوە خەڵکی بۆ ڕاکێشی بۆ نمونە ینی قسەگەشت مەسەرەن شوێنێکەیە ئاوێکی کبریتی لە ئەمانەیە لە ئەردن هەیە ئێبڕا بکە یانێ هیچی هەر ئەوەی وەکەوەی قەراغی لای خۆمانە وەکەوەی گەرمیانی ئاوەسپی لای خۆمانە کبریتەوە بۆ چارەسەری پێست و نەخۆشی و هەندێک حاڵاتی ئێوانەیە بەکارێ ئەوەندەیان ڕیکلام بۆ کردووە لەسەر دەریای ڕەشە و ئەمەیە و قوڕە و لەش دەگری لە قوڕ و پێسە چاکە خەڵک لە ئەمریکاوە دێبووی وەکەوەی ئێمەیەش ڕێگەوەی ئێمە باشتر بێگەر لە ڕووی زانستیەوە شیکارێکی بۆ بکەی ڕێگەوەی ئێمە کوالێتەکەی باشتر بێ نەمانتوانێت بیناسیێنین ئەمە نەمانتوانێت تعبیر لە خۆمان بکەین توانی ومانە ئیشکەین ناڵێن نەمانتوانیوە ئیشمان کردووە بەڵام ئەبێ بەڕێی من ئیش زیاتر لەسەر مارکتینگ بکەین کەواتە ئەگەر خاڵێکی جیاوازم پێ بڵێیت کە لەم سەردانی ئەم جارەتان لە دوبەی بە جیاواز لە سەردانەکانی دیکە کە کراوە چی دەستکەوتێکی گرنگی تێدا بوو بۆ گەشتیاری و کەرتی گەشت و گوزار دەستکەوتمان هەبوو لەوانە مەسن کۆمەڵێک گرێ بەسمانی امزا کرد لەوانە خەڵکێکیسا بۆ عیلاجکردن پەنای بردو بۆ هندستانە ڕوات خەڵکێکی زۆر ڕوا بۆ هندستان تۆ لە ڕێەوەی کە بڕۆیتە بەغا و یان بڕۆیتە وڵاتێکی عەرەبی ترانزیێتێک بکە یان لە تورکیاوە بڕۆیتەوەوانە کۆمپانیای فلای ئەربیلمان لەگەڵا بوو لەوێ عەقدێکمان ئیمزا کرد مباشر لەوەیە لە مانگی هەشتا هەفتەی 2 ڕەحلە دایڕێکرد مباشر بۆ هەند ئەوە ڕوات لەگەڵ مەتاری فوجێرە ڕەحلاتمان ئەبێتەوە
مەسەرەن ئەوانەی کە کردومانە یاداشتی لێک تێگەیشتن بۆ کردنەوەی خول بۆ کادرانی گەشت و گوزار لە عەمان حکوومەتی ئوردن وعدەوەی پێداوین شتی زۆرمان ئەوەی کە من بەدیم کردووە و ئەم جاریان شاندەکەمان منەزەم بوو توانیمان مەسەرەن هەر لە جلوبەرگەکانمانەوە کە بوتم ئەو 4 ڕۆژە بە جلی کوردی نەک جلی کوردی یەکسان بە جلی کوردی هەموو ناوچەکان لە کەوا سەڵتەوە تیای بووە تا مشکی و فەرەنجی و کلاشی ئەوە بۆەوە داوامان کردووە خەڵکمان بان کردو هاتون مەسەرەن لەگەڵ ئێوە چین هەندێکی نەیزانیوە مەسەرەن هەندێکی ئێمەی بینیوە کە کوردین پێشتر تەجروبەیەکی لەگەڵ کوردستانە هەبووە هاتووە بۆلامان توانیمان سوورەتێکی جوان بدەین توانیمان خەڵکێک بیناسیێنین بە تەلەڤیزیۆنێکمان هەبووە شوێنە گەشتیارەکانی تیا عرض کردووە کوردستانی تیا عرض کردووە خەڵک زۆر کارتی داوینەتیە کارتمان داوەتە خەڵک کۆمپانیا هاتووە لەگەڵمانە ئامادەی دەربڕێەوە بێتە کوردستان هەموو ئەمانە واکەین شەڵاکە لەگەڵ دەستەیە دانیشتین زەمینە سازی بۆ بکەین بۆی ئەوانەی کە لێ کردومانە قسەیە و باسە و موعدمان گردو چکم ڕۆژانە پەیوەندیمان پێوەکەن لە ئێمە چاوەڕێی جوابی ئێوەین بۆی ئێمە لە هەموو کار و پرۆسەیەکە نەتیجە گرنگە جا هاوڵاتی ئەم نەتیجەیە دەوێت کەی ئەم نەتیجەیە دەبینێت ئەم نەتیجەیە قوربان ئەمە ئەبێ ئیشی لەسەرکەین ئیش ئەوە نییە تۆ بە ڕۆژێک و 2 ڕۆژ و 3 ڕۆژ ئێمە وا دەست شامانداوەتە ژێربارێکە گەشت و گوزار لە هەرێمە نەک ئەم ساڵ بەس چەند ساڵێکە خەریکە گەشە و عینی باش بخۆیەوە ئەبینێت دەبێ ئێمە ئیدامە بم گەشەکردنە بدەین دەبێ وردەکاری لەسەر بکەین ئینشاڵڵا من ناتوانم فترەیەکت بدەمێ بەڵام بەپێی ئەوەی کە ئێمە من با سەیری 3 ساڵ پێش ئێستەی ئەم سلێمانیە ئەم هەولێرە ئەم گەرمیانە ئەەکەم ئەم دوهۆکاکەم سێرەکەم فەرقەیە جیاوازی هەیە 3 ساڵ پێش ئێستا ڕێژەی هاتنی گەشتیار وەکوی سەنە بووە 3 ساڵ پێش ئێستا هەندێک شت هەیە لە گەشتیاریە مەسەن ڕێبەری گەشتیاری لۆگەشتنی گەشتیاری مەسەرەن چوزانم گروپی گەشتیاری هەموو ئەمانە 3 ساڵ پێش ئێستا فەرقی لەگەڵ ئێسیا پێشکەوتنێکمان بە خۆمانە بینوە لەو بوارەیە ئەگەریش پێشکەوت نەگەل لە ئاسی توموحانە بێ بەڵام بۆ دواوە نەگەڕێنێتەوە بۆ پێشەوە ڕۆشتوین عەقڵ و فکرەی باشی گەشتیاریمان هەیە بەڵێ عەقڵ باش پلانی 8 ساڵەکەیە شتی زۆر جوان کراوە شتی زۆر جوان هەیە زۆر وردەکاریش لە بواری گەشت و گوزارە باس کراوە هەیە بڵێ باش من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبمەوە دەمەوێت دوا سەرنج شتێک کە لە کۆی تەوەرەکە بتەوێت بیڵیت من حەزەکەم باسی کفری بکەم و باسی خانەقین بکەم لە کۆتایەکە لەبەرەوەی ینی ئەو شوێنانەی کە مەسەرەن کفری شارێکی کەلتوریە دەیان شوێنی ئەسەری تایە یەک لەوانە سەرای کفریە کە جەنابی کاقوبار لەسەر ئەرکی خۆی نۆژەنی کردوێتەوە ماڵی برایم پاشای بابانە کە پێویستە بە نۆژەنکردنەوە هەیە ئاشی کفری هەیە کە کۆنە کۆمەڵێک شوێنی ئەسەری ئەوەی قەبرسانی بڵێن یارسانەکان لەوێ هەیە زۆر شوێن هەیە لەوێ و زۆر ئەوە هەیە وەکو پێویست ڕەنگە ئاوری لێ نەدراوەتەوە من لێرەوە لەم بەرنامەی جەنابتانەوە هەندێک ڕۆتیناتی وەزارەتەکان و حکوومەت هەیە لەسەر ئەو شوێنانە دەستمان بکەنەوە پرۆژەمان هەیە لە وەزارەتی داراییە بای 500 میلیۆن دینارە کە پرۆژەیەکی جوانە لەسەر بەنداوی باوە شاسوارێکین تا ئێستا لە ڕێکارایە و لە SRID لێرە ئەچێتەوێ لێ ئەچێتەوێ لەم بەشە 500 میلیۆنە ئەنی ئێمە بۆم هیچ نەبێت ئەلەم بینانە بۆمان بەڕێ بخەن بتوانین خزمەتێکی کفری بکەین توانین خزمەتێکی خانەقین بکەین خانەقین لە دوایاندا حداسەکانی ئەخیرەوە وای سەخ عربتیا خەریکە ساڵە بێ عرب یعنی مەفروزە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بە تایبەتی ناوچە سنوورە عینەکانین لەگەڵ عنی تەماسین لەگەڵ خوار و ناوەڕاستی عێراقا لێوە خەڵک بەسەر ئێمەیا دێت ناوچەکانمان تێڵکێشە لەگەڵ ئەوەیە مەفروزە ئەستثنایەک بە دەرێک لە ئێمە بکرێت چ لە ڕێنمایە وەلە چ لە دەسەڵاتە وەلە چ لە سەرفکردنی کەواتە بانگەوازەکەی بەشێک لە ڕۆشنبیرانی کفری بۆ نۆژەمکردنەوە و پاراستنی قەڵای کفری و شوێنە مێژی و ئەسەریەکانی جێگەی خۆی گرت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک هێرش فەیزوڵا بەڕێبەری گشتی گەشت و گوزاری گەرمیان سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس بە ئێوەش بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێوەش تا ئەم کاتە بینەرمان سپاس بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ